بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار، آمين. شكرا رزقان صلاة خواهي قولتان ليبه خواهي پروردگار كور مجلس كمان كاب زخيري قيامت من ومام كاب تويشويك كبيوسمان بمسقال ذرة خير هي للروج قيامت. خواهي پروردگار همومان لسر خير كوكاتو هميشه لناو خير وچاكو چاكا كاريابين. ناو نشاني كور كمان رولي آفرتان وخشكاني بريزمان لپرورده کردنی منال و کۆمەڵگە. دیارە هەر یەک لە ئێمە بە هەردوو ڕەگەزەوە خۆی پەروەردگار تەمەنێکی پێیاوین، ئەم تەمەنە کاتیە، کۆتایی پێدێ. چەندێک بژێ ئەم ئینسانە هەر ئەبێ کۆتایی پێبێ و بڕوا. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئینسانی عاقڵ و ژیر ئەوەیە کە بەباشی بڕوا، بەباشی بمرێ. ئەجینا هەچی سامان و سەروەتی دنیا هەیە هی کەسێک بێ بەڵام ئیمانی نەبێ هیچ ئیسفادەی نەکرد لە ژیانە و بەهرەمەندیش نەبوو. ڕەنگ بێ هەر ئەو تەمەنە کورتێکی کە هەیبێ هەمیشە لە ناوی دڵیا جەحیم و دۆزەخێک هەبێ. بەڵام ئەگەر ئینسان ئیمانی باش بوو، لە خواوە نزیک بوو، ئەم کەسە هەر چۆنێک بێ هەر ژیان بەڕێیەکەین و کۆتایی پێدێ و پیرەبین و ئەمرین. ئەم کەسەی کە ئیماندارە سەربەرز و بێکێشەیە. ئێتر دنیا خۆشە ناخۆشە، شەڕە شەڕ نییە، موچە هەیە نییە، گرنگەوەیە تۆ ئیمانت باشە و چونکە تۆ لێت معلومە ئەمری، لێت معلومە لێرە ئێستا کەستان بەتەمانین تا 2 سەعاتی تر لێرە دانیژن وانێ بەجێ ئێڵین کەوا بوو مادام بەجێ ئێڵین عاقڵ و ژیر ئەوەیە کە خەمێکی ژیانە هەمیشەیەکەی بخوا. لە ئیسلامە ئافرەت حورمەت و ڕێزی تایبەتی هەیە و لە مەسەلەی دەعوە و بانگەواز و فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە وەکو یەکوان قورئانە فەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. خوای پەروەردگارە فەرمێ باوەڕدارانی نێر و مێتێک ڕایان دۆست و پشتیوانی هەندێکیانن. یەأمرون بالمعروف وينهون عن المنکر. فەرمانەکەن بە چاکە و ڕێگری ئەکەن لە خراپە. لە ڕوانگەی ئیسلامەوە و تا ئێسەیش مجتەمەعی کوردی هەروایە ئەگەر چی ڕەنگ بێ لە هەندێک شوێناوانە بێ ئافرەت زۆرترین کاتی هەیە لە ماڵەوە. یعنی مناڵ بە زۆری لەگەڵ دایکیایەتی، بۆیە ئەرچی دایک قورسترە لە ئەرچی باوک. ئەو کەڵە پیاوانەیشی لە مێژووە پێگەیشتون کە ژیانیان نەخوێنینەوە کە زەرورە ئینسان ئاگای لە ژیانی ئەو کەڵە پیا و ژنە پیاوانە بێ کە لە مێژووە ناویان تۆمار کراوە، خزمەتێکی باشی ئیسلامیان کردووە. تەماشاکەی هۆکاری سەرەکی ئەڵێ پەروەردەی دایکم بوو یاخود دوعای دایکم بوو. هەندێکیان هەر باوکیان نەبووە. ئەوە کتێبێکیشمان هەیە ئەو مناڵە بێ باوکانەی ڕێڕەی و مێژوویان گۆڕی. یعنی هەندێک جار مناڵی هەر باوکیشی نییە بەڵام ڕێڕەی و مێژووی گۆڕیوە. یعنی ئەوەندە داهێنان و کاری چاچی کردووە، چی ئەوانەی کە موسڵمان بوون بۆ دنیا و قیامەتیانە ئەوانەی کە ناموسڵمان بوون. لەبەرەوە لە ڕوانگەی ئیسلامەوە ئافرەت ئەرچی قورسترە لە پیاوە لە پەروەردەکردنی مناڵە و پێویستیشە هەموو تاچێکی موسڵمان لەم ڕۆژگارەیە خەمی ئەو وەزعە بخۆین. ئەجینا ئەوەی زەرەرەکە لەی جاری وا هەیە مناڵەکەی من و تۆیە. یعنی ناکری ئەم ئیهمالەی دەستمان داوەتێ فەرامۆشکردنی مناڵ لێ نەپرسینەوەی هەڵکردنی ئەنواع جیاز و ئالەت و ئامێر بۆی بەبێ ئەوی سانسۆرێک دانی لەسەری بەبێ لێ پرسینەوەک بکەی بەپێی ڕقابەیەک بکەی. ئەمە دواتر دەرەنجامی خراپێ بێ. ئەبێ هەر یەکێک لە ئێمە لەلایەن خۆمانەوە چاوێک بجێڕینەوە بە ژیانمانە چی خراپە وازی لێ بێ. و خوای پەروەردگار مرۆڤی وا دروست کردووە ئەتوانێ واز لە زۆرترین خراپە بێنێ. لە قورئانە خوای پەروەردگار 2 نمونەی ئافرەتانی باس کردووە. نمونەیە کە خۆڕاگر و دامەزراو بوون لەسەر ئیمانەکەیە، توانیان پەروەردەیەکی باش بکەن، توانیان ڕوبەڕووی زاڵم و ستەمکارەکان بۆستنەوە. ئەمسالی ئاسیای خێزانی فیرعون کە مێردەکەی نەک هەر کافر بووە، کافرێکی زۆر نەکبەت و سەخسەتیش بووە، لەوە کافرتر کەسێ بڵێ خوام، بەڵام ئەم ژنە توانێتی سەبر گرێ. باش ئێمە قورئان نەخوێنینەوە کەچی خوشیێکی موسڵمان جاری قسەیەکی ناخۆش لە مێردەکەی قبول ناکە. لە کاتێکا خوا فەرمێ ئەو ئافرەتە مێردەکەی کافر بوو کە ئەوە لە دینی ئەوانە ڕەوا بووە ئافرەتی موسڵمان شوبکا بە خەڵکی کافر. خوشکانی بەڕێز، کۆمەڵێک بنەمای سەرەکی هەیە پێویستە لە خۆتانە بەرجەستەیکەن بۆ ئەوی بتوانن ڕوبەڕووی ئەم وەزعە پڕگوناه و تاوان و خراپێ بنەوە. ئەمە وەزعەکە هەمومان یەک دەنجین لەسەری. بڕۆ کەسێکی خوێنەواری دانای کافر بێنە یەک دەنگتە لەگەڵ تا کە حاڵی مرۆڤایەتی لە سەدەی 21 زۆر خراپە. دەی خوا فەرمێتی چاچی کەن. باشە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە ئەرچی سەرشانی هەمومانە. خوشێکی بەڕێز بۆی بتوانێ ڕوبەڕووی فیتنەکان بێتەوە،
بتوانێت ڕۆڵ و کاریگەریەکی باشی هەبێت لە پەروەردەکردنی مناڵەکانی و لە دەوروبەری و لە کۆمەڵگایە و ئەگەر وەزیفەیەکی هەبێت لە وەزیفەکەیە پێویستە کۆمەڵێک شت بکە گرنگترینی ئەوانە پێنجن. یەکەم ئینسان پێویستە لە وەزعی خراپە، یعنی خراپ بڵاوبوونەوە بەسم تاوان و گوناهە، ئیمان و باوەڕەکەی خۆی تۆکمەتر کە، نەک ئیمانەکەی لاوازکە. زانی شتێ زەرەرێ بۆ ئیمانەکەت مەچۆ بەلایە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر شوێنە ئەو فەرمودەم باس کردو، باسی فیتەنەکە، باسی بەڵاو گوناه و تاوان بڵاوبوونەوەکە لە ناو موسڵمانانە. فەرمی گوناه و تاوان و خراپە زۆر دێن، لە ئەخیرا فەرمی من تەشەڕەفە لەها تەستەشریفه، فەرمووی وریا بن هەر موسڵمانە بڵێ با بچم لە دەرگای ئەو فیتنەیە بەم هەر تاقیکەمەوە عیبە. لەبەر ئینسان دەبێ ئیمانەکەی زۆر قایم بێ، ئەم شتە کە تۆی کڕی بۆ ماڵەوە دراوسیەکەت ئیسفادەی لێ نەکرد، خزمەکەت ئیسفادەی لێ نەکرد، کەوابوو من نابێ بچم لە دەرگای ئەو شتە خراپە بەم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی وریا بە ئەگەر چووی بە ڕووی فیتنەیە ئەو کاتە ئەو بە. لێرە پێویست بەوەی ئیمانی خۆت بەهێزکەی، زۆر بپاڕێتەوە لە خوای پەروەردگار، ئیخلاص و مەبەست بوونت باش بێ. جاری وایە خوشکێ خوێنەواریشی کەم بۆ دایکی ئێمە خوا لێیان خۆش بێ، ئەوانەی کە مردوون ئەوانەیشی کەما خوا بیان پارێزێ. جاری وا بووە دایکێک هیچ خوێنەواری نەبووە، باڵانسی حیسابی زانستی سفر بووە، یعنی نە ئاەتی لەبەر بووە نە حەدیسی لەبەر بووە، بەڵام چکە پەیوەندی لەگەڵ خوایە باش بووە، مناڵەکەی بەباشی پەروەردە کردووە. باش، یعنی زۆر دایکە بۆ هیچ خوێنەواریەکی نەبووە و مناڵەکەی بەباشی پەروەردە کردووە، مناڵەکەی پێگەیشتووە. ئێستا بۆ خۆی ئەگەر لە گۆڕابێ ڕۆژانە خێر و چاکەی بۆڕە، خێر و حەسەناتی بۆڕە. لە بەرامبەریشا خەڵکێکی ترەیە خراپەی کردووە، مناڵەکەی خراپ پەروەردە کردووە، ئیهمالی کردووە، ئەویش وەزعی باش نابێت. بۆیە یەکەم شتێک ئێمە بتوانین ڕۆڵ و کاریگەریمان هەبێ بە تایبەتی ئێوەی خوشکانی بەڕێز هەوڵدەن ئەمە خاڵی هاوبەشی هەمومانە، ئیمان و بیر و باوەڕەکەت دامەزراکە و بیپارێزە. زانیت هەر شتێ زەرەریە بۆ ئیمانت، بۆ دینداریت، بۆ ئیخلاصت لێی دوورکەرەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئین السەعید لمن جەنەبە الفتن، سێ جار فەرمووی بەختەوەر و ئاسوودە، سەرفراز و براوە ئەو کەسەیە خۆی بە دوورەگرێت لە گوناه و تاوانەکان، دەرگای بۆ ناکاتە وردە وردە بێ. هەندێک شتەیە وردە وردە هاتووە. باشە ئێستا ئەگەر بەراوردێکی مجتەمەعی ئیسلامی هەمووی بەهی کوردەواری خۆشمانەوە بە شارە گەورەکانی سلێمانی و هەولێر و دووەک و ئەوەی کە هەیە کەرکووک و هەتاوەکو 1970کان ئافرەتی موسڵمان بێپەچە نەهاتۆتە دەر. هەموو ئافرەتێکی موسڵمان زۆر تەبیعیش بووە لەلایەن، بەڵام وردە وردە کوفر توانوێتی ئەم پەچەی لە لێ هەڵگرێ و پشتی دوو لە ڕووی جەنابتان خراپتریشی پێ بکە. ئەوە چۆن هات؟ ئەوە لە ڕێگەی ئەوەی کەسێک ڕەنگ بێ بە حاڵ لە دەرگای تاوانێکی دابێ. خاڵی دووەم کەوامان لێکە بتوانین ڕوبەڕووی ئەو وەزع خراپە بینەوە دوای ئیمان و باوەڕەکەت، بریتێ لە زانست و بەرچاوڕوونی. ناکرێتەوە بە کەسێک بڵێ ئەم شتە حرام و هیچی لێ نەزانی، ئەبێ بەرچاوڕوون بی بۆ خۆت سەوابەتی دین بزانی. هەندێک شتەیە لە دینا سەوابتە. زاناکان ئەڵێن کاتی خۆی کە ئێمە باسی ڕۆڵی ئافرەتانمانە کرد لە کۆمەڵگایە، باسی ئەومانە کرد ئەم خوشکە بەڕێزە ئیماندارە موسڵمانە، حرامی ئاشکرا ناکە، گوناه و تاوانی ئاشکرای نەکرۆکو ئێستای بینین، بەڵام پێویست بەوەکە بیپارێزین حیا و حورمەتەکەی. بەس ئێستا هەندێک زاناڵێن لە مجتەمەعی ئیسلامیا زۆرێک لە خوشکانی بەڕێز پێویست بەوەکە ئیمانیان پێ بڵێنەوە. هەندێک خەڵک ئیمان نازانێ، تەلەبەمانەیە لە ئامادەی تا ئێستا نازانێ خوا و پێغەمبەر فەرقیان چییە لەم وڵاتەی ئێمەیە. باشە ئەمە چییە بەرپرسە لێی؟ خۆر ئێمە نا ئەوەی کە پێوترێ مامۆسای ئاینی و بانخوازان و هەمومان بەرپرسین. یعنی چی دایک و باوکێ مناڵەکەی فێری ئەوە نەکردەوە. کچێک کە پێ ئەگا لە ماڵەوە احتیمالێ تەمەنیشی بێتە 18-19 ساڵ و بەرەو 20 ساڵ و ئەوانە چێ. ئەمە پێویستە دایکی کۆمەڵێک ئەحکام و بڕیاری خوای فێر کا بڵێتر تۆ مناڵ نیت، تۆ گەورەی، تۆ لە شەرع پێتەوترێ مکەلەف یعنی خۆشەویستی خوا خۆی پێتەڵێ ئاوا بکە و ئاوا مەکە، نەک هەوا و ئارەزوو. بۆیە ئەمانە پێویستی بە خوێندەوە بە دراسەکردن و بە عیلم هەیە. ئینسان هەر بۆ ناو گۆڕەکەی خۆی دوو سوورەتی قورئان فێر بێ و دوو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانێ. ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئاگداری بین بە تایبەتی قورئان ئەتوانن هەمووتان فێری قورئان بن بە خوێنەوار و بە نەخوێنەوارەوە. خاڵی سێم کە پێویستە لە خۆتان ئابەرجەستەیکەن بۆی بتوانن ڕوبەڕووی وەزع بنەوە هەستکردنە بە بەرپرسیارەتی. ئێستا موسڵمانی وا هەیە هەر بە خەیاڵیانەیە چی ئەگوزەرێ لە دنیایە، بە خەیاڵیانەیە کە ئامۆزاکەی نوێژ ناکە و بە خەیاڵیانەیە کوڕەکەی خۆی نوێژ ناکە و سەیریشتی خراپەکە و باڵغ بووە. هەستکردن بە بەرپرسیارەتی لە ناخیان نەماوە کە نەما ناتوانێت چاکە بکە، ناتوانێت ڕووکاریگەری هەبێت. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا وقودها الناس والحجارة. خوای گەورە فەرمێ باوەڕداران ئامنوا لە قورئانە بۆ هەردوو ڕەگەزە،
خۆتان و نەوەکانتان ماڵ و مناڵ و خاو خێزانتان بپارێزن لە ئاگرێک کە سوتەمەنەکەی بەرد و ئینسانە. یعنی کە مناڵەکەت باڵغ بووە و نوێژ ناکا یعنی بۆ چۆچێ. لە قورئانە خوا چی فەرمووە دەربارەی نوێژنەکان؟ یا سەیریشتی خراپەکە و جنێ و ئەڵێ بە ئارەزوی خۆی ئەمە بەشێکی خەتای ئەمەی دایکان و باوکانە ڕەنگ بێ هەندێک جاریش تاقیکردنەوەی خوای بێ بۆ ئەو کەسە. عبدالله كري عباس لتفسير ما أتاه فرمي اعملوا بطاعة الله واتقوا معاصي الله وأمروا أهلكم بالذكر ينجيكم من الله من النار. أفرمي هميشه وكارو كردوتان وبلا مالوا أما مش كبر كانم إنسان كبوب خاون خيزان أما مداليا شي زور قوري إخوائي داتي يعني إنسان كبوبا خاون هاوسر لشرع بيلن محصن يعني بوبا خاون قلايا شي قاي باشا ئەگەر خوا بیدا دوای ئەو مناڵیشی بێ نازناوی دایکایەت و باوکایەتی وەرەگرێ. ئینسانیش تا نازناوی زیاتر بێ بەرپرسیارەتی زیاترە. یعنی ناکرێ مناڵەکانمان لە خۆناغی ناوەندی و ئامادەی ئەوانە هەر ئەساسیاتی دین و معنای دین و ئوسولی دین و ئەم شتانیان هەر فێر نەکراوە. لە کاتێکا وەکوتم ئەگەر گەیشتە تەمەنە پێویستە فێری کۆمەڵە شت کرێ. جا عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ هەمیشە کاری ئەوە بکەن چاکەکار بن، خۆیان بپارێزن لە گوناه و تاوان و فەرمانیان پێ بکەن زیکر و یادی خوا بکەن. معقولة سێ ساعات شەوێک 3 ساعات و 2 ساعات شتێک بەدەستێوێتی بە ئارەزوی خۆی 5 دقە زکر نەکا مە تەدمیرە بێ مرۆڤە. چونکە ئەم مرۆڤە بەڕێزەکانم بەس بریتی نییە لەم لاشەیە. مرۆڤ پێویستە پێک هاتووە لە ڕوح و لە دڵ و لە عەقڵ و لە مێشک ئەمانە پێویستیان بە خۆراکە. ناکرێ موسڵمانێک بخەوێ و نوێژی عیشا نەکا. باشە حاڵەتی عوزرمان مەبەستنی حاڵەتی ئاسایە. ناکرێک موسڵمانێک بخەوێ و دەستنوێژ نەشوە. ئەچ ئەمانە هەندێکیان سونەتن بەڵام ئەبێ فێری ئەمانە بین لە ماڵەوە. ئینسانی موسڵمان پێویستە ئاگاداریەوە بێ ئەڵێ فەرمانیان پێ بکەن بە زیکری خوا بۆی خوا ڕزگاریان کە هەمووتان ڕزگار کە لە ئاگر. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەربارەی ئەم خاڵە هەستکردن بە بەرپرسیارەتی فەرمووی هەر کەسێک خوا بەرپرسیارەتێکی پێ سپارد ئێتر لە مناڵێکەوە تا سەرۆک وڵاتێک ئەو کەسە دڵسۆز نەبوو بەرامبەر ئەو سپاردەی کە خوا پێی داوە بۆنی بەهەشت ناکە. یعنی ئەگەر من مناڵەکانم فەرامۆش کرد پەروەردەم نەکردن خەمیانم نەخوارد باوکیشم تۆی بەڕێز دایکی خوشکی برای هەر کەسێکی لە خێزانێکە فەرامۆشت کرد ئەوە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بۆنی بەهەشت ناکە. ئەمە زۆر گرنگە هەمومان هەست بەر بەم پرسیارەتیە بکەین. ئەمە هەمومان لێی بەرپرسین بەڕێزەکانم. ها کە بەڵایەک دێ هەمومان کۆبینەوە بووی بەڵایەکی گەورە دێ دەیخۆ ئەم بەڵای دینداریەی شیشی کەمتر نییە لە نەخۆشی سەرەتان. خۆی گەورە هەمومان پارێزێ لە نەخۆشە قورسەکان. ئەگەر ماڵێک مناڵێکیان تووشی سەرەتان بێ ئەم ماڵە چی لێ دێ؟ تەسەوور کەیتر بۆ خۆت بزانە چی لێ دێ ئەم ماڵە. ئەمە بۆ بەدەنی. بەڵام ئەگەر گەنجێکە باڵغ بووە ئەگەر چی حەدیسە فەرمێ لە 10 ساڵی لە 7 ساڵەیەوە بێ پەروەردەکەی تا لە 10 خەمی بخۆی لێی دەی ئەم گەنجە نوێژ نەکا لەو سەرەتانە زۆر خراپترە. ئەمە واقع و ڕاستیە دوایش هەمومانەی بینین. یعنی ئەمە کە ئەیڵێم ئەمە ئاەت و حەدیسە و هەمومانەی بینین و ئەو کاتە هەمومانە یا لەیتەنی قەدەمت لحەیاتی بریا شتێکمانە کرد. بۆیە گرنگە هەست بەو بەرپرسیارەتیە بکەین. ئێتر چۆن ئەگەڕێی وڵات بە وڵات بۆ چارەسەری نەخۆشی مناڵەکەت ئەبێ ئاوا مامۆستا بۆ مامۆستا دەرگاکانی خوا کام دەرگای دەست لێگیرە بێ لە دەرگای خوا دەی بووی مناڵەکەت نوێشکە بۆی مناڵەکەت پانتۆڵ لە پێ نەکا ئەگەر کچێکی عازەبە. چونکە ناکرێ مناڵێکی موسڵمان پانتۆڵێک بپۆشێ و بە ئارەزوی خۆی ڕەگەر ڕێزماوە بەڕاستی زۆر سەیرە. دەدواتر لە خاڵی چوارەما باسێکم. خاڵی چوارەم بڵاوکردنەوەی ڕۆحی دینداری لە ماڵە. ئەگەر منی باوک مناڵەکەم ببینێ نوێژی نیوەڕۆ سەعات 2 نوێژی عەسرە بەم بۆ لای مەغریب و سونەتەکان ناکەم و دوو قسەی خێر ناکەم و سەردانێکی خزم و کەسوکارم ناکەم و بەشداری ناکەم لە پرۆسە خێرەکانە ئەبێ ئەم مناڵە چی لێ دەرچێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە مناڵی کچەکانی لە ماڵانە بۆ ئاوا پەروەردەی کردوون. حەسەن یەک دەکەن خوڕمایەکی هەڵگر باشە فەرمووی چی وتی مناڵە بابی خوکرۆ مناڵە قەیچیەکە وازی لێ نە پێغەمبەر سەڵات فەرمووی تفی کەرەوە حرامە بێ مناڵی لە مناڵ لە مناڵەوە فێر کرێ ئەم چاو و بیستن و بینین و زمانی بپارێزێ لە حرام ئەجینا تووشی کێشە بێ. جارێک سەیری فیلمی خراپی کرد 2 3 4 لە ئەخیرە ئاگاتە تاوانە گەورەکە و کە ماڵوێرانە بێ وەکوتم ئەم تاوانانە کە خوا لە سەرمان قەدەغی کردووە ئەمانە پێشان زەرەری هەیە بۆ دنیامان. مناڵی زیرەک بووە تا پۆلی 10 یەکەم بووە
لە پۆلی دەوە برادری خراپ بردوێتی بۆ نێرگەلەخان ئەخە چۆنێ ئەبێ عیشا باوک بێ لێ مناڵەکەی بچێتە دەرەوە مناڵی وا هەیە لەم وڵاتی ئێمە ئەڵێ عیشان کاچمە دەرەوە هەموو شەوێ 25,000 دەمە نێرگەلە چی 25,000 داوەتێ دایک و باوک چۆن باوک گەشتی بچێتە یعنی چی دەسەڵاتم نییە دایک و باوک ناوەکەی زۆر گەورەیە ئەبێ خەمی ئەمە بخۆی وریابی ڕوحێکی دینداری لە ماڵا دروست کە هەر لە مناڵە و فێری حەلال و حرامی بکە فێری ئەوەی بکە ئەم فلیمەی تۆ سەیرەکەی بۆمان ناشێ ئێتر خۆمە نییە بڵێ مە مناڵە و قەڵەمی لەسەر نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی حەسەن مناڵە بەس فەرمی خورماکە مەخۆ